بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بەرنامەیەم شەومان تایبەتە بە قسەکردن لەسەر تەوەریەک کە بە شێوەیەک لە شێوەکان لای خەڵکە چاودێرەکە لای کەسانی سیاسی لای خەڵکی یاسایی ناو کۆمەڵگەی کوردی بە باسێکی گرنگی ێزانەویش تایبەتە بە کاڵکردنەوەی دەستکەوتە نەتەوەییەکان. ئێمە ئەمە تەنها ناونیشانێکە بۆ بەرنامەکەمان داناوە بێگومان وەکو چەترێک زۆر پرس و بابەتی دیکەی گرنگی لە ژێر کۆ ئەبێتەوە بن ئاماژە بە چەند خاڵێکی بچووک ئەدەم پاشان میوانەکانم ورتر و باشتر و ڕێکوپێکتر قسە لەسەر تەوەرەکەکەن. بۆ نمونە لە هەرێمی کوردستان هێزێکی بەرگریکارێ ناوی هێزی پێشمەرگەی کوردستانە. ئەم هێزە هەرگیز خۆی بە موڵکی هیچ حزبێک نەزانیوە بە تایبەتی لەم جەنگەی دوایی لەگەڵ داعش بە هەموو شێوەیەک بەرگری لە هەموو تاکێکی کورد کردووە نەچوە دیفاع لە پارتێکی دیاری کراویان کەسێکی دیاری کراویان عشیرەتێکی دیاری کراو بکات. بەڵام بینین بە شێوەیەک لە شێوەکانان دێجار سوکایەتی بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەکرێت. ئاڵای کوردستان ئاڵایەکە مڵکی نەتەوەیەکە، نە مڵکی پارتیە، نە مڵکی یەکێتیە، نە مڵکی گۆڕانە، نە یەکگرتوونە کۆمەڵ نات هیچ حزبێک هیچ چین و توێژێک. بەڵام لە یادی ئاڵایە بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ینی ئەم یادە سوکایەتی پێەکرێت کەم سیر ئەکرێت. مەسەلەیەکی تر ئەوەیە کورد کە لەسەر ئاستی جیهان سەر بکەوێ و دەربکەوێ بۆ هەموو کەسێک باشە بە تایبەت بۆ کوردەکان. تەنها مڵکی سەرکردەیەک یان حزبێکی دیاری کراونیە دیسان ئەمەش قسەی لەسەرەکرێت کە هەندێک جار بچووکەکرێتەوە. منەمەوێ بزانم ینی هۆکارەکانی کاڵبوونەوەی ئینتیما و بە کەمسەیکردنی دەستکەوتنەتەوەییەکان بەگشتی قسە ناکەین بێگومان هۆکارەکەی چییە بۆ بەم ڕۆگەیشتووە. کورد بەبێ ڕێخستنی نێوماڵی خۆی چکە قسەیەک لەسەرەوە هەیە لە دوای ڕاپەڕینەوەی بە تایبەتی یەکێتی و پارتی چیان کردووە، چ پرۆژەیەکیان هەبووە، چ ڕێگەیەکیان گرتوتە بەربەوەی هەستینەتەوەی و دەستکەوتنەتەوەیەکان لای تاکی کورد وا بکەن ڕێزیان لێ بگیرێت و هەمیشە بە نرخ سیر بکرێن نەک بە بەرنامە ئیش بکرێ بۆ ئەوەی کەم نرخ بکرێن. قسە لەسەر ڕۆڵی میدیاکەین لەسەر ئەم پرسا، قسە لەسەر ڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین چکە زیاتر لە مێدیاکانەوە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە مشتابین دێت و بە حکمیەوەی ئێمە چەند کەسێکی ئەکادیمیمان لایە پێم خۆشە ڕای ئەوانیش بزانم لەسەر کاریگەری ناوەندەکانی خوێندن و ناوەندە ئەکادیمیەکان لەوەی کە دەستکەوتنەتەوەییەکان بە نرخ سیر بکرێن و هەر پرسێک کە تایبەت بێ بەوە بە هێڵێکی سوور بزانرێت. ئەزیزانم لەگەڵ هاوڕێیانم لە شاری سلێمانی من چوار میوانم هەیە، هەریەک لە بەڕێزان مامۆستا فواد محەممەد سەراج وەکو نووسەر حزوریە زۆر بەخێر بێن، دکتۆر هۆگر مەحمود مامۆستای زانکۆ ئێوەش بەخێر بێن سەرچاوان، مامۆستا عتاقە لەداخی وەکو نووسەر حزوری هەیە ئێوەش سەرچاوماناتن، هەروە مامۆستا سۆران سێوکانی توێژەر لێرەیە لەگەڵمان ئێوەش بەخێر بێن سەرچاومان. مامۆستا فواد گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، جەنابتان بە حکمیەوەی لە یەکێتی نووسەرانن باشە لە مێژووی ژیانی خۆتانە لە ناو کایە سیاسەکانە حزوورێکی باشتان هەبووە. چی وا ئەکات دەستکەوتنەتەوەییەکان بە شێوەیەک لە شێوەکان کاڵ بکرێنەوە یان بە بەرنامە ئیش بۆەوە بکرێت کە بەکەم سیر بکرێن؟ ئێمە خێنەوەیەکمان بۆ مێژووی دوور و درێژی نەتەوەییمان نەکردووە و هەر لە دابەشکردنی کوردستانەوە لە شەڕی چاڵدێرانەوە لە 1540ەوە هەتاکو نەمانی دەوڵەتی عوسمانی کە کەوێتە ساڵی 20ەکانەوە کوردستان لە دوو بەشەوە کرا بە 4 بەش. مانای وایە ئەو دابەشکردنە لەسەر 4 کەلتوری داگیرکەرانی کوردستان وای لێ کردووە کە تۆ ببیتە میلەتێکی بەندەستی چەند کەلتورێک و هەر یەکەیان بە پێی ئایدیای خۆی تۆ بچەوسێنێتەوە و بە هاوڵاتی دەرەجە 2 3 بنێت و بە خاوەن خاک و مێژوو زمان و کەلتوری خۆی دانێنێ. بۆیە هەموو کاتێوان بە شێوەیەک لە شێوەکان هەر کاتێک تۆ ڕاپەڕینێگا شۆڕشێک یا بیرکردنەوەیەک و هەبوو بێ بۆ ئەوەی بتانی خۆت بسەپێنیت و داوای مافی ڕەوای خۆ بکەیت و داوای خاکی خۆ بکەیتەوە ئەوان سەرکوتیان کردوت و لە ناو پەیمانەکانە وەکو پەیمانی سنتۆ وەکو پەیمانی سعداباد وەکو پەیمانی شەشی جەزایر و ئەو پەیمانە بەپێ ئەم مێژە دوور و درێژانەی کە هەمانە نەتەوەکەمان خوێندنەوەیەکی وشیارانەی وەرنەگرتووە بە خیتابێکی قەومی پەروەردە بکرێ هەردەم بە دوای پاشکۆیەتی ئەحزابی دەرەوەی خۆی بووە.
بۆ نمونە لە کوردستانە کە ژێکاپ هەبووە کەوا بیرێکی نەتەوەی تا گەڵاڵە بۆ سوێتی ئیشکە بەڵام لە ژێکاپەوە بۆ بە دیموکراتیە ئەوە هەر لە دوای کۆماری مەهاباتەوە ئەو بەزەقی ئەو ڕۆشنایە دەبینین و ئێمە بەسراوینەتەوە بە هەندێک وەکو چۆن ئەڵێ بەبرایەتی ئەو داگیرکەرانەوە بە ئاینزایی ئەو داگیرکەرانەوە کەوا لێرە ئێمە خاوەنی هیچ ماک پێ نابێت ئەوانیش بە نوع سەیری ئێمەیان کردووە لە تورکیا دەستێ بۆ ڕاشێشە لە تاک و تەلعفەر و ئامرلی ئەمە خاشی منە عربەکان ئەڵێن لە نیزاڵ بەعسات بەعسیەکان خۆشیانڵێن لە چیاکانی زاکرۆسەوە تاک و پشتی چای پشکۆ ئەمە خاشی عربە فارسەکان ئەڵێن تاک و مەداین و ئەمە خاشی فارسە ئەی خاچی کورد لە کوایە لە ناو خۆشمانە کە ناوماڵی کورد ڕێک نەخراوە و نەیتوانیوە ئەو خیتابە گەورەکەەوە بە وشیارێکی نەتەوەی و بەخێندنەوەیەکی نوێ سوود لە دەوروبەر و لە شۆڕشەکان وەرگریە هەمیشە مەشغوڵیان کردوین بە هەندێشتەوە کە لە دەرەوە هێنراوە ڕاستە هەندێک بیر هەبووە بیری ئینسانی بوون بەڵام ڕەنگە لە خزمەتی توان نەبوو بن بەوەی کە ئەوان ئیسفادیان لێ کردووە ئێمە کەواتە بێ بگەڕێنەوە بۆەوەی چۆن خۆمان بناسین و لە چۆوە دەست پێ بکەین باشە مامۆستا یعنی قسەکە لەسەر کاڵکردنەوەی دەستکەوتنەتەوەیەکانە جەنابەت ئاماژەیەکی باشت بە مێژووی کۆنی کووردە و بە شێوەک لە شێوەکان لە قسەکان تا دەرەکەوت کە کورد هەمیشە برا بچووکی قبول بووە لە مێژووی نوێی خۆیدا ئەگەر کورد چیتر برا بچووکی قبول نەبێت بڵێ ئێمە با برابین بەڵام دوو برای هاوتاو یەکسان بین نەک تۆ برا گەورە و من برا بچووک لەگەڵ تورکە لەگەڵ فارسە لەگەڵ عەرەبە لەگەڵ تەواوی ئەوانی کە بەرکەوتنی لەگەڵیانێ و مامەڵیان لەگەڵاکە ئەمە کاریگەری ئەبێ لەوەی کە چیتر کەسیش جورئەتیەوە نەکات دەستکەوتنەتەوەیەکانیش کەم بکاتەوە سەری دنیای سیاسەتی خۆمان کەین بە تایبەتی لە دوای 46ەوە ئەو بەرنامانەی داڕێژاوە پەیمانە ئەو پەیامانەی کە پێشکەش کراوە دایمە خۆمان داوای ئەو برایەتێمان لە داگیرکەران کردووە تێگەی بەستومانەتەوەی کە ئێمە هەردووکمان بەیەکەوە دوو نەتەوەی ئەوان بە نەتەوانی مەحساوی ئێمەوتمە با بەیەکەوە بژین بەڵام کاڵبوونەوەی لای وەنە کەبیری نەتەوەی وردە لە کۆمەڵی ڕێکخراوی نەتەوەی وەکو کۆمەڵی زەردەشی وەکو کۆمەڵی ئازادی و ژیانەوەی یەکێتی کوردواتە کاژک کە لە پەنجاکانی سەدەی ڕابردووە سەری هەڵێنا بەڵام ئەوەی کە دژی وەستایەوە ئەو سیاسەتمەدارە و بەرەی چەپ بوو کە بە تەواوەتی بە کاڵبوونەوەی بیری نەتەوەی بە کۆنەپەرستی و بە شۆڤێنێت و بە کورتە و کورد نابێ بە هیچ و بەم جۆرە خەڵکەکەیان دوور خسوەتەوە بۆ ئەوەی ئەو جانەی ڕۆحینەتەوەی تا دروست نەبێ و داوای مافی ڕەوای خۆی و خاکی خۆی نەکە بۆیە ئەو کاڵبوونەوە لای ڕۆشنبیرەکانیشمان بەڕاستی ئەوان دەورێکی خراپیان بینیوە کاتی خۆی لەو بوارە ئەگەر بەهاتنایە بە خیتابێکی قەومی بە پەیامێکی جوان باسی خاک و مێژوو تێگەی پێناسەی داگیرکەران و خۆناسینی خۆمانمان بکردایە ڕەنگەیە حاڵمان بەم حاڵە ناچوو. زۆر سپاس مامۆستا فواد. دکتۆر هۆگر ینی مامۆستا لە کۆتایی قسەکانی ئاماژەی بە ڕۆڵی ڕۆشنبیرەکاندا من هەوڵە دەم بە پێی پسپۆڕێکە پرسیارەکان بکەم. جەنابتان لە ناو ناوەندێکی ئەکادیمی باڵان لە ناو کۆمەڵگەیە کە زانکۆیە و قسە لەسەرەوە ئاکرێ کە ناوەندەکانی خوێندن چ ئەوانەی لە پەروەردە و فێرکردن چ ئەوانەی خوێندنی باڵان و چیتر بوار بۆ پەروەردە و فێرکردن نامێنێتەوە بەڵکو لایەنێکی باڵاترە بە شێوەیەک لە شێوەکانە وترێت قسووریان هەبووە کەم تەرخەمیان هەبووە بەوەی کە تاکێک پەروەردە بکەن کە بۆ نمونە کۆمەڵێک ڕەمزی کورد هەیە نابێت دەستیان بۆ ببرێت ئاڵا ڕەمزێکی پیرۆزە پێشمەرگە نیشتیمان نەتەوە یعنی زۆر بە ئاسانی و بە ئاسایی ئێستا دەست ئەبرێت و سوکایەتی بە ڕەمزەکانەکرێ سوکایەتی بە دەستکەوتەکانەکرێ ئەمە چۆن بکەین ئەمە کاڵ بێتەوە بە دیوە پۆزتیڤ و ئیجابیەکەی نەک بەو دیوەی کە یعنی ئەوەی سوکایەتیەکە چەپڵەی بۆ لێبن و بابەتەکەی شێرکەن و بڵێن دەست خۆش و کۆمنتی بۆ بنووسن شتێکی زۆر باشەکەیت و فعلەن قسەکانە وایە چۆن ئەمە کاڵ بکرێتەوە وڵا ئەوەی ڕاستی بێ ینی ئەمە کاری ڕۆژ و دوو ڕۆژ نییە کار کراوە لەسەر چی لەسەرەوەی کە تۆ حیزب ببێتە مەبەست نەک ڕێگا ئەوی عەرەب پێڵێ غایە نەک وەسیلە ئەو کاتی کە حیزب بێ بە غایە دوجار لەناو حیزبات چی دروست دەبێ ئەو باڵباڵێنە دروست دەبێت کە ئێستا دەکرێت بڵێم لە سەرجەم حیزبەکانی کووردا هەیە کە ئەمەش دروست بوو ئەو کاتە کاری ئەو بۆ کێ بێت بۆ باڵ ئەبێ لە باڵیشا بۆ کەس دەبێ کەواتە تۆ گەشتبینانە باسی ئەو دامەزراوانەکەی کە ئێستا ژماریان زۆر بووە مەبەستم زانکۆکانە کە بڕوا بکە
بە درستی نازانم ئێستا ژمارەیان چەندە لە کوردستانە، بەڵام بە هەر هەمویانەوە هەرگیز دەوڵەتانی هەرێمی کە داگیرکەری کوردستانن هێندەی زانکۆی سلێمانی کۆن لی ناترسن، هەر هیچ حسابێکی کۆن زانکۆی سلێمانی کۆن یەک زانکۆ لە کوردستانە هەبوو، بەڵام 8 جار وەزارەتی دەرەوەی ئێران داوای لە حکمی سەدام کردووە کە ئەو زانکۆیە ترسناکە با لەو شارانە نەبێ. بۆ چونکە زانکۆکە زانکۆ بوو، فەڵەستینیەک ئەهاو بەسراییەک هاو عەرەبێک هاو تەنانەت شەبەکە بۆ هاتووە لێرە نەڕۆشتەوە ڕەفیق قوشتوای ڕۆشتونەتەوە جوابی بۆ باوکەکەی نردووەڵێ تا عەگالەکە فڕێنی نایەمەوە، بینەما ئەو خۆی لەگەڵ عەگالەکەش یاوە لێ ناوەندەکانی ئەم ڕۆڵە باش و ئەرێنیان ئێستا نەماوە. من وایە بینم ناوەرۆکی نییە، لەبەرچی لەبەرەوەی کاتێککە حیزب دەستی خستە شتەکانەوە ئیتر ئاوای لێ دەست بخاتە حیزب دەست بخاتە هەر شتێکەوە، و ئەگەر حیزب غایە بێ نەک لای ئێمە لە ئەمریکاش بوێ بەغایە هەر ئەمە دەرەچێکە لە کوردستان هەیە. لەبەرەوە کاتێککە حیزب بێ بەغایە دوجار چی تیا دروست دەبێ، کارکردنی تیا دروست دەبێ بۆچی بۆ سوکردنی حیزبەکانی بەرامبەر لە پێناوی خۆیە. یعنی ئەمەی کە ئەمل ملانەی لە ناو حزبەکانی هەرێمی کوردستانە هەیە، ئەو یەکتر سڕینەوە و یەکتر ڕەشکردنەوە و یەکتر ناشرینکردن و یەکتر قبول نەکردنە، ئەمە وای کردووە کە قاعیدەی ینی جەماوەری بنکە جەماوەریەکەی پارتە سیاسیەکانیش بەکەم سەیری دەستکەوتەکانی بۆ نمونە پارتیەک بەکەم سەیری ئەو دەستکەوتاناکە کە گۆڕان بەدەستیەناوە، گۆڕانێک بەکەم سەیری ئەو دەستکەوتاناکە کە پارتیەکەی کاو ئیتر بەم شێوەیە ئەڕوات. یعنی ئەمە چی بکرێ بۆی؟ من دایماڵێم با چارەسەر نەبینە کۆتایی بەرنامەکە، هەر لە سەرەتاوە باسی چارەسەر بکەین. یعنی باس لە واکرێ ئێمە بەرەو سەربەخۆیی ڕۆین، باس لە واکرێ کوردستان بەرەو دامەزراوەیە ڕۆ، باس لە واکرێ کە کوردستان وڵەدا قەیرانەکانی خۆی چارەسەرکە متمانەی خەڵک دیسان بۆ لای خۆی بگێڕێتەوە حکوومەتی هەرێم. ئێوە پەیام وەکو خەڵکی ئەکادیمی و شارەزا پەیامتان چییە بۆ حزبەکان؟ ئەبێت چۆن لێرە بە دوا مامەڵە بکەن بۆ ئەوەی چیتر دەستکەوتنەتەوەیەکان سوکایەتیان پێ نەکرێت؟ بەڵێ کاکە ئەو کاتێکەوە حیزب کادرێکی خۆی لایەنگرێکی خۆی هەڵسەنگانەکەی بە ئەرێنی و نەرێنی بەو پێ ئەبێ کە خەسترین قسەی بێلەزەت بە حیزبەکەی تر بڵێ و ئەو کاتە پلەپایە وەرەگرێ لەسەر ئەساسی ئەوە لەسەر بنچینی ئەوە ئەمە دروست دەبێت کە ئێستا لە حیزبەکانی کوردستان هەن. لەبەرەوە ڕاستیەکەی ئەگەڕێتەوە لەبەرەوەی ئێمە نەتەوەیی نین کاکە، ئێمە با یەک شتێک بۆ ڕوونکەمەوە. گەلێ جار زڕە ڕۆژنبیری کورد ئەڵێن گوایە نەتەوەیەتی ڕاستستێتیە و نازیەتەوە و باوی نەماوە ئەمانە، بەڵامە لە تۆ پرسم ئەگەر ئێمە دەکەس کۆبینەوە ئەگال بەسەرێک بێت بەس بڵێ سەلام عەلەیکم هەمومان ئەڵێن ئەڵڵا بالخێر، هەر ئەوەنەش زانین ئێڵین، بەڵام بە فەڕەنسیەک بچۆ لە شانزەلیزە پرسیاری لێ بکە بە ئینگلیزی جواب بداتەوە، بەڵام ئەو پێی بڵێ تۆ نەتەوەییت پێ دەڵێ هەرگیز نەتەوەیەتی عیباڵێ، بەڵام بە کارێکی ئەو نەتەوەییە. بەڵام ئێمە تا ئێستا نەتەوەیی نین، جا تا ڕاپەڕین هەستی نەتەوەیی هەبوو، ئەو هەستە تا ئێستا نەبوو بەبیر، بەڵام بەداخەوە ئێڵێم زۆر بەداخەوە ڕەنگ ئێستا حیزبەکان هەر هەمویان چۆن بڵێ بەم قسەی من دانیان ئاڵبێتەوە، ئەوان توانیان ئەو هەستە نەتەوەییە نەهێڵن. لەبەرچی؟ لەبەرەوەی لایەنگرەکانی ئەوان جنێو فرۆشەکانیان گەیشتنە هێماکان. هەر بۆ نمونە لە حیزبی ئێوە ئەگەر باشترین جنێو بەسەرکردەکەی بە خاو و خێزانی بە ئەمە کادرێکی باشە، ئەویش بۆشی بڵاوەکەنەوە ئەڵێ ئێمە نین ئەوسا سەرنج بە ئایا ئەو میدیایە کامەتانێڵی بە ئێوەشی لێ دەرناکەم، ئایا ئێوە لە خزمەتی زمان و نەتەوەی کوردان بە دروستی ئایا ئێوە بە بەرنامە کار بۆ ئەوەکەن، یا لەوانەیە یەکێکی وەکو کاکە مەشخەڵ خۆی هەستێکی هەبێ خۆی ڕۆڵێکی هەبێ لە کەناڵەکانی تریشە ئەوە هەیە. کاکە تۆ سەرنجێ بەس یعنی تۆ هەموو ئەمانە بە پایەی ڕێزگرتن لە دەستکەوتنەتەوەیەکان نەزانی هەتا ئەمانە نەخرێنەوە سەر ڕێگە ڕاستەقینەکەی خۆیان ناکرێ ئێمە چاوەڕێ بکەین کە خەڵک ڕێز لە پرسەنەتەوەیەکان و هەستەنەتەوەیەکان و دەستکەوتنەتەوەیەکان بگرێت. کاکە تۆ کاتێک کە تۆ ببی بە لە فیزیاوە سەیریکە، ئەگەر تۆ هێزەکان ببن بە چەند ئاڕاستەیەک ئەو کاتە ئاکامی هێزە بێ بە چی؟
وەک ئەمەی لێ کە کورتێتی بۆ چونکە سەرنج بە دەوڵەتانی هەرێمی هەر هەمویان گرەوەکانیان لەسەر پەرتکردنی دەنگی کورد زۆر چاک براوە بنتیایە ئەم قسەیە بۆیە یەکەم بۆی دڵی سەرکردەکانی کورد داخکەم بۆی کارێ نەکەن ئەم جارە کە ئێستا هەلێک هەڵکەوتووە کە ڕەنگە بە 100 ساڵی تر ئەم هەلاڵ نەکەوە ئەم جارە ئەم هەلە لە دەست بچێ هەرگیز ئەم هەلە نایەتەوە لەبەرچی لەبەرەوەی ئێستا وەکو بیستومە نزیکەی 50,000 خێزان بەس لە سلێمانیا عەرەب هەیە کە عەرەبی تایە لە تەمەنی تۆیە ڕەنگە هەژنۆ مناڵی خسبێتەوە لە تەمەنی ئێمە ڕەنگە 40-50 نەوەی خسبێتەوە بەڵێ ماشەڵڵا لەو بوارەیە زۆر چالاکەم سوپاس دەکەم دکتۆر مامۆستاعەتە لە کاتی قسەکانی دکتۆرە من یەکێ لە پۆستەکانی فەیسبووکم بیرکەوتەوە ئەڵێ ڕاپەڕین بە هیچ شێوەیەک دەستکەوتێکی نەتەوەیی نەبوو و پارتە سیاسەکانی کوردستانیش بۆیان نییە شانازی پێوە بکەن بەڵکو ئیمتیازێک بوو حازر و پێیان درا خۆت معایەشەی ڕاپەڕینت کردووە یعنی لێرە و بچتە ناو ئەو باسەوە کە بۆچی لای ئێمە هێندە بەکەم سەیری دەستکەوتەکانی خۆمانەکەی بڵێ سەرەتا سوپاسانەکەم بەڕاستی منەمەوێ لەسەر دوو ئاراستە باسی ئەم مۆزوع بکەین ئەوەی کە پەیوەندی بۆ هەیە لە هەر نەتەوەیەکە لە هەر کۆمەڵگەیەکە یەکەم با بپرسین پیرۆز چییە و بەها چییە بەڕاستێکی ئەمە سەرەتا بێ ئەو پرسیارە بکەین جارێ وەڵامی نادەمەوە هەتاکو قسەکانم تەواوکەم باش کە ئەم پرسیارەمان کرد اینجا دەگڕێنەوە بۆ ئەوەی کە لە هەر نەتەوەیەکە دوو ئاراستە کارکردن هەیە بۆ ئەوەی کە جەماوەر خەڵک هاوڵاتی بایەخدا بە بەهانەتەوەیەکانی بە ڕەمزە نەتەوەیەکانی بەو کۆمەڵە هێما و ڕەمز و شتانی کە هەیە لە ناو نەتەوەدا بەلایانی کەمەوە ئەگەر پیرۆز نەبن هی ئەوەیە کە بایەخیان پێ بدرێ و ڕێزیان لێ بگیرێ بێگومان یەکەمین هۆکارێک و یەکەمین بنەمایەکیش بۆ ئەوەی کە ڕێز لە هەر بنەمایەکی نەتەوەی هەر ڕێگەزێکی نەتەوەی هەر توخمێکی نەتەوەی بگری پەیوەندی بە ئینتیمای نەتەوەی وە هەیە ئینتیمای نەتەوەیش لە ئەسڵا بەرهەمی پەرسەندنی کۆمەڵایەتی و بەرهەمی دروستبوونی ئەوەی کە کاک دکتۆر بە نەتەوەی باسی کردیان وەکو بە چەمکی مۆدرنەتە بە ناسیۆنالیزم باسیەکەین پەیوەندی بە مەسەی ناسیۆنالیزمەوە هەیە لە کاتێکا کە هەستی نەتەوەیی بوون خود بوون ناوێنی ناسیۆنالیزم کە پەرەی نەسەند بێت کە نەگەشت بێتە ئەوەی کە تاکەکانی ئەو کۆمەلگایە بەدەر لە ئاسی ڕیسیزم لە ناوکۆیانەکە کە باسی ناسیۆنالیزمەکەین من نەمەوێ بەڕاستەکەی دووری بخەمەوە لەوەی کە ئیتیهام نەکرێن بەوەی کە باسی ڕیسیزمەکەین بەڵام هەر لە پێناسی ناسیۆنالیزم کە بریتە لە خۆتەیزانی دیڤۆشن بریتە لە تەرخانبوونی تاک بۆ نەتەوەکەی و بۆ مەسایلە نەتەوەیەکانی بۆ دۆزی نەتەوەیەکەی بەڵام بڕوانینێکی پێشکەوتن خوازە بڕوانینێکی مرۆیانە بڕوانینێکە ئەوانی کە بە دوژمن و بە کەمتر لە خۆمان سیر ناکەین لە ئەنجامی ئەو پەرسەندنە ناسروشتی لە کۆمەلگای کوردەواریە هەبووە وەکو کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتی لە ئەنجامی دابشکردن و داگیرکردن بێگومان کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی ئەو توەیەکە لە ڕووی پەرسەندنەوە پەرسەندنێکی ئاسایی نەبووە و بە درێژایی مێژوش ئەگەر لەو قسێ دەرچین کە دەوڵەتی مید دەوڵەتی قودوەیاننا بەڵام بەلایانی کەموە لە مێژووی هاوچەرخا کە دەوڵەتە نەتەوەیەکان لە ئەوروپا و لە ئەنجامی دروستبوونی چینی ناوەند و دوای شۆڕشەکانی پیشەسازیەوانە کە دروست بوون ئێمە ئیزانین لە کۆمەلگای کوردیانە ئەو جۆرە پەرسەندنە هەبووە نە چینی ناوەند دروست بووە نە هەستی نەتەوەیی و نە هوشیاری نەتەوەیی و نەبەو پێش ناسیۆنالیزم دروست بووە ئەوەش وای کردووە بەڕاستیەکەی ڕەنگە تاکی ناسیۆنالیست دروست ببێ ئەویش بە کاریگەری زیاتری دەوروبەر مامۆستا ئەکرێت چ جۆرە ناسیۆنالیستێک بین ئێمە یعنی ئاسایی بێت ینی بۆ ئاسایی نەبێ ئێمە بەلامانەوە ینی تەحریمی سوکایەتیکردن بە ئاڵا ئەگەر بەجارم بدەیت دووسێ لە کاتێکا کە ناسیۆنالیزم بۆ شێوەیە پەرەی نەسەند بێ کە مەسەلەی بایەخدان بە بنەمانەتەوەیەکان و هەتا ئەوە لە قۆناغێک دەبێتە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی وەکەوەی کە ناسیۆنالیزم ئایدۆلۆژیای سیاسی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بێت کە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیش بە ئاراستەی سەربەخۆیی و دەوڵەت ئاراستە دەبێت کە ئەمە لە کۆمەلگای کوردیا دروست نەبووە لە ئاسێکی تازە لە ڕووکەشە لە شێوەیەکی زۆر تەنکە هەستێکی سادەی ڕۆمانسیانەی نەتەوەی لە کۆمەلگای کوردیا دروست بووە کە ئەویش زیاتر لە ئەنجامی کاردانەوە دروست بووە نەک بەرهەمی ناوخۆی کۆمەلگای کوردی و شتێکی خۆڕسکی یا شتێکی ئەوە بێکە لە ئەنجامی ئەو گەشە سندە دروست بێ
تورک خراپ مامەڵی لەگەڵ کردوین لەبەرەوەی ڕقمان لە هەموو تورکە فارس خراپ مامەڵی لەگەڵ کردوین ڕقمان لە هەموو فارسە عەرەب خراپ مامەڵی لەگەڵ کردوین ڕقمان لێتی و تەنانەت بزوتنەوەکانی لە کۆمەلگای کوردیا دروست بوون لە دوای میرنشینەکانەوە بە شێوەیەکی گشتی لە ئەنجامی ئەم کاردانەوە دروست بوون تۆ ئیزانی کە لە کۆمەلگایەکی لەو شێوەشە کە سادەترین شت کە باسی مەسەلەی ناسیۆنالیزمان کرد ناسیۆنالیزم مادەم نەبوو بە ئایدۆلۆژیا نەیتوانیوە سادەترین دامەزراوەکانی نەتەوە دروست بکە تاان لە قۆناغەکانی دواتر کە حیزب دروست بووە کە نەتەوایەتەکان دروست بوون هەتاکو ئەتوانم بڵێم ڕاپەڕینی ساڵی 1990 لەم بەشەی کوردستان و ڕەنگە هەتاکو ئێسش لە باکوور و لە ڕۆژهەڵاتی بەشێکی زۆری کاردانەوەی ئەو سیاسەتە خراپانەیە کە داگیرکەرەکانی کوردستان لە بەریان گرتووە بەرامبەر بە ئەمەی ئێستای بینین مامۆستا ئەمە ئێستای بینین کە دەستکەوتە نەتەوەیەکان و هەموو شتە نەتەوەیەکان شتە باشە نەتەوەیەکان بەکەم سەیرەکرێن ئێمە ئەبێ وەکو دەرەنجام سەیریان کەین سەیری ئەوە بکە ئەنجامە بەسم ئەوەیە کاتێک کە ئەو بنەمانەتەوەیانە ئەوەی کە تۆ ناوی ئەنی دەستکەوت ئەوەی کە هەندێک کەسی کە ناوێنێن پیرۆزی کاتێک لە لای تاکەکانی نەتەوە لە لای جەماوەر بایەخیان دەبێت کە ئەو جەماوەرە لە ڕووی هەستەوە لە ڕووی هوشیاریەوە پێگەشت بێ بزانێ بەهای ئەمە چەندێکە ئەمان چ دەورێکیان هەیە لە وەکو پایە لە دروستکردنی کەسێتی ئەوە لە دروستکردنی کەسێتی نەتەوەی کووردا ئێمە تاکو ئێستا کەسێتی تێکشکاوین لە حاڵەتی هەست بە نزمیکردن هەست بە دنیاکردن کێ سەبەبکاری ئەمەیە هۆکارە بۆی ئێمە لێبێ سەبەبی سەرەکی سەبەبی داگیرکردنە لە قۆناغەکانی هەتاکو ڕاپەڕین لە دوای قۆناغ ڕاپەڕینەوە من پێم وایە هەتا سەردەمی ڕاپەڕینیش ئەو سوکاتیکردانە بە ئەوەی کە ناوی پیرۆزی نەتەوەیەوانە زۆر کەم بووەوە بە دەگمەن کەس جورئەتیەوەی نەکردو قسێکی ناشرین بە شێخ مەحموود یا بە بەرزانی یا بە قازی محەممەد یا بە سمکۆ یان بە شێخ سەعیدی پیران یا نەهری بدار بەڵام لە دوای ڕاپەڕین طبعاً بارودۆخێکی کە هاتە ئاراوە لەبەرەوەی ئەو حیزبانەی کە هاتنە ئەوەی کە جەناب دەڵێن ڕاپەڕین هاتنە سەر سفرەیەکی حاضر هەمومانێزانی من ڕەنگە بیستی وتارم نووسی بێ هەموو ساڵێکی ژەوەتی ڕاپەڕین بوو هەموو ساڵێ لە ڕاپەڕینە تا ئێستا وتارێک نووسمازم نزیکەی 29 وتارم نووسی وەکە ئێستا کتێبێکە هەر ساڵەی جۆرێک لێکدانەوە بۆ کردووە هەمومان لەم شارە بووینەوەی من تۆ گەورەترین ئەبینین بارودۆخی کوردستان تەبعاً بە دڵنیاییەوە ئەگەر عێراق هێرشی نەکردایە بۆ کۆیت و کۆیتی گیر نەکردایە و دەوڵەتی عێراق نەگەشایەتە بارێک کە ئەمریکەکان هێرشیان بۆ کردووە ئەو لاوازی کە لە حکوومەتی عێراقی ڕوویدا من پێم وانیە کە ڕاپەڕین بە ئاسانی ڕووی بدا چونکە ئەو هێزانی کە ئێستا لە کوردستانن لە سەروی هەمویانەوە یەکێتی و پارتی و ئەوانی کەش نەبوون بەشی هەرە زۆریان لە ئێران بوون و هەمووشیان کە ئێستا و هەموو خەڵکی لێیە پێم وایە بە هەموو هێزانە 3-4 پێشمەرگە نەبابووەوە بەشی زۆری بەرپرسانی ئەم حیزبانە چاوەڕوانی ئەوە بوون کەی هەلێکیان بۆ ڕێبکەوێت لە ئێرانەوە هەمویان جوازەکانیان دەستکەوێ و ڤیزەیەک وەرگرن بڕۆن بۆ خارج لە هەڵەیەکی سەدام حوسێن ئەبێ ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان بەشی زۆری مەمنونی سەدام حوسێن بن ئێنا بەشی زۆریان کوردستانیان بە ئاسانی نابینەوە کە ئەمانەش هاتنەوە لەبەر ئەوەی ئەم حیزبانە بەرهەمی ناسیۆنالیزم نەبوون خاوەنی پرۆژەی نەتەوەیی و نیشتیمانی نەبوون هەمویان بەرهەمی کاردانەوە بوون لەگەڵ ڕێز و تەقدیری زۆرمان بۆ هەموو ئەو خەباتجێڕانەی کە بە ڕۆمانسیانە لە پێناوی کورد و کوردستانە بە درێژایی مێژووە بە تایبەتی لە ساڵی 61 تا ڕاپەڕین هەمویان شەهید بوون بە هەزاران کوڕی گەنج و خۆبەخشی ئەم وڵاتە هەمووی شەهید بووە بەڵام کە شەهید بووە ئەو لە پێناوی کورد و کوردستانە شەهید باش ئەو خوێنی بەخشیوە بەڵام کەم حیزبانە هاتەوە دەبێتە ناو واقعەوە ئێستا دێمە ناو ئەو واقعە ئێستا ئەم حیزبانە کە هاتنەوە هەر لە سەرەتای یەکەم لە ماوەیەکی زۆر کورتا یەکەم جار وازیان لە هەموو ئەو مەبادیعانە هێنا مەسەڵەن کە پارتی دیموکراتی کوردستان کە پێشتر لەسەری دامەزرا بوو کە کۆمەڵی ڕەنجەران لەسەری دامەزرا بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری دامەزرا بوو خزمەتی وڵات و هاو نیشتیمانان و ئاودانکردنەوەی کوردستان و بندیاندنانی دیموکراسی و ئازادی و هاوڵاتی و عەدالەت و مەسەلەی مافی هاوڵاتی لە دوای ڕاپەڕینەوەمانە تەنها وەکو دروشمانەوە هەموو حیزبانی کە لە کوردستان لە یەکەم حکوومەتەوە کە دەستیان کرد بە حکوومەت دروستکرا حکوومەتێک دروستکرا لەسەر ئەساسی ئینتیمای حیزبی و منسوبیەت و مەحسوبیەت و لەوانەشە بەشێکی زۆری خراپترین کادیرەکانی ئەم حیزبانە چوونە ناو حکوومەتەوە و لە ڕێگەی ئەو کادیرانەوە وڵات سێری یەکشتی سادەت بۆ بکەم لە هیچ بەشێکی دنیادا ئەوە نیە بەڵام کە لە سەرەتای هاتنەوەی ئەم حیزبانە جارێ دەستیان کرد بە ئاودیوکردنی ژێرخانی ئابووری ئەم وڵاتە تەنانەت لە سەدی بێخمەوە تا دوا شۆفڵیان لە کوردستانە ئەتوانم بڵێم ئاودیوی ئێران کرد و هەمویاندا بەپارە ئەگەر حیزبێک ئینتیمای نەتەوەیان هەبێ ئەگەر بزوتنەوەی ئینتیمای نیشتیمانی هەبێ بەڕاستی ژێرخانی وڵاتەکەی ئاودیو ناکە حیزبێکە نەتوانێت بیر لەوە بکاتەوە بەبێ ئەم بنەما ئابووریە کە ژێرخانی ئەوە ناتوانێت بژی ئەبێ چ ڕێزێکی بۆ ڕەمز و هێماکانی هەبێ دوای ئەوە
کە پێشمەرگە ئەو هەموو خەباتی کردبوو هەر هاتن لە ساڵ یەکەم و دووەمە چی ئەنفالچی و مستەشار و خۆفرۆش و خائین و جاش و دز و مخابرات بوو هەمویان نەگەرێنە ریزی پێشمەرگەوە بەڵکو بەشێکی هەرەوەی ئێستا دەرەنجامە ئەوە زۆر سپاس دەکەم بعد سێ جملەیەکەم زۆر بە کورتی کە ئەمانەیان هێنایە ریزەوە معنایەوە تەنان بەهای پێشمەرگیان نەهێشت بەهای شەهیدیان کەم کردەوە بەهایان بۆ ئاڵا نەهێشتەوە بەهایان بۆ کەسوکاری شەهید نەهێشتەوە بەهایان بۆ نەتەوە نیشتیمان نەهێشتەوە کەسێ ئەنفالت کردووە هێناوەتە بە گەورەترین پلە لە جاتیەوەی کە دادگایی کەی خانەنشین کردووە بۆیە ئەوەی کە بەرپرسە لە دوای ڕاپەڕین لە سوکاتیکردن بە هەموو ڕەمزەکان لە کوردستانە بە هێماکان تەنان بە کەسی سەرۆی حیزبەکان بە خێزانی شەهیدان بە پێشمەرگە ئەو خەڵکە سادەیە نییە کە وەعێکی کەمی هەیە و ئێستا سوکایەتەکان لە فەیسبووکانە بەڵکو ئەوە حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستانە ئەوە نخبە سیاسیە نەخۆشەکەی کوردستانە کە ئەو ئاوەی ڕشتووە لەو سوکایەتی کە بە مێژووی خۆیان و بە مێژووی پێشمەرگە و خەباتی میلەت کردویان بۆیە لەبەرەوە من پێم وایە ئەگەر کەسێک شایانی مەحکەمەکردن بێ شایانی لە پرسینەوە بێ لە کوردستان لەسەر و سوکایەتی دەکرێ بە هەموو بەهاکان لە ئاڵاوە لە پێشمەرگەوە لە بەهانەتەوەیەکانەوە ئەوە ئەبێ یەکەمین کەس سەرکردایەتی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان و جەماوەری ئەو حیزبانە لێ پرسینەوەیان لێ بکەن لەسەرەوەی کە کردیانەوە کەوادیر و جەماوەریشیان بەم تەربیەتە خراپە بێسەر و بەرەنانەتەوەی پەروەردە کردووە. زۆر سپاس دەکەم مامۆستا بێگومان من دێمە وڵاتم مامۆستا سۆران ئێوە وەکو نووسەران وەکو توێژەران وەکو ڕۆشنبیران ینی زۆر جارگلەی ئەوەتان لێ ئەکرێت کە بە شێوەیەک لە شێوەکان زۆر شەرمنانە لە گۆڕەپانەکە بوونتان هەیە ئێستا من بە نمونەیەک بۆم ڕوونەکەمەوە بۆ نمونە دەست ئەبرێ بۆ زۆر ڕەمزینەتەوەی دەست ئەبرێ بۆ زۆر دەستکەوتینەتەوەی بۆ پێشمەرگە ینی من بینیمە لە ئۆپەراسیۆنی ڕاونان و ینی کوشتنی تیرۆریستانە بڵاو کراوەتەوە تویانە خەڵکی پێشمەرگەی تیاشەید بۆ نووسیان ئەمە سیناریۆیەکی جوان بوو ئەڵەی لە هۆلیوود کراوە یعنی ئێوە بۆچی حزورتان نییە بە بوێرانە قسەی خۆتان بکەن یان ئێوەش دیسانە ترسن لەوەی لە ینی فەیسبوکچیەکان کە ئیشیانەوەیە ڕسمێکتان دانێن و ڕسمی فلان دانێن و سوکایەتی پێ بکەن و جنێوی پێ من ئێوەش لەوە حەزەرەکەن. دەستخۆش ڕێزم بۆ میوانەکان و برا ئازیزەکان ئەمانی مامۆستا عەتا و مامۆستایان باسییان کرد تقریبان سەردی مێژوویە ئەوەی لە واقعی ئێستا هەیە لە ڕاستیان من ناڵم پەیوەندی بەو تاریخەوە نییە ئەوەی لە ئێستاە هەیە بەشێکی پەیوەندی بەو سایکۆلۆژیاوە هەیە کە لە ئەوڵەوە هاتوو تا ئێستا بەڵام ئەوەی ئێستا ئاگوزەرە شتێکە لەم چەند ساڵی دوای ئەسڵەن پێم وایە پەیوەندی بە شەڕی ناوخۆشەوە نییە چونکە ئێمە دوای شەڕی ناوخۆ لە دوای 2023 ئەمانەوە کوردستان بەرەو گەشانەوەیەک چوو ژیانەوەی ئابووری ژیانەوەی بڵین کللتوری زۆر ئازادیەکان دیموکراسیەت هەستکردن بە خود بۆ نمونە ئەو کەسێک کە ئەچوە بەغداد و ئاهاتەوە کوردستان ببووە ڕەمزی دیموکراسیەت کوردستان ببووە ڕەمزی پێشکەوتن ڕەمزی حەزارە تەرچعادێ بە ئاهاتی ئێرەوەیە زانی ئەچێتە ئەوروپاوە ئیلە ئاخری ئەوانەی کەسی ئەنزانی ومانە بەڵام لە دوای من حەزەکەم ئەلەمای قسە بکەم لە دوای قەیرانی ئابووری و لە دوای هاتنی داعش سەرکەوتنی ئەم با بڵێن شەپۆلە لە دژەنەتەوەی پێم گوتار ئەکرێ ناوی بنێن ئەم گوتاری کە بوونی هەیە شەپۆل نەم شەپۆل ئاخر وتار شتێکی بەسیتە بەس شەپۆل بریتە لە بڵین بەردانی هەموو شتێک چۆن ئێستا تۆ سەدێک بەربەرەوە هەموو شتێکی بەردەمی ئەهاڕێ ئەیبا لەگەڵ کێ ڕاماڵیوە لەگەڵ خۆی ئەم شەپۆلە ئەوێت هەموو کەسێک ئەوانشی خوێنەوارن و شاریشن لەگەڵیان ڕۆشتون بە بیاگایانە پرسیارەکە لەمایە ئەم شەپۆلە بۆ دێت لە ڕاستیام من دەستەخەمە سەر برینەکان و زۆر جاریش لەم سەراحەتەی خۆم قینە دوو ڕەوت لە کوردستانە زۆر بەدۆخی ئیش لەسەر ئەماکەن دش بە ڕەوتیشتر چ پەکەکە و چ گۆڕان زۆر بەتۆخی زۆر بە نامۆزوعی زۆر بە نابابەتی دش بە هەموو جوانیەکانی نەتەوە لە ئێستادا هەمووی پێشێش بەستن بەچی ئەم قسەیە بە ئایدۆلۆژیایشی نێونەتەوەی مارکزیزم کابرا لە ئوسترالیا دانیشتووە کۆنە کۆمۆنیستێکی فاشیل لێرە ئێستا چۆتە لێ لێم بۆتە فەیلسوف و لێرە هەزاران لایکی بۆکرێ کاتێک دوش بەنەتەوە قساکە ئەم نەخۆشیە پێی ئەوترێ بە تایبەتی لەم شارە نەکبەتەیە ئەو گەنجانە عادەتەن شوێن ئەو گوتاراناکەم کە گوتاری تونندڕەویە گوتاری شۆڕژگێڕێ گوتاری طبیعەتی خەڵک وایە بە زۆری لە شاری سلێمانێ گوتاری شۆڕژگێڕی دەور زۆرە بینێ گوتاری ڕادیکالیزم دەور زۆرە بینێ لەبەرەو سێرەکەی ئەو قسانە کاتێک کە ئەکرێ بە زۆری ئەو گەنجانی کە تازە پێ ئەگەن وا ئەزانێ ئەمە ڕەوتی سەردەمە لاتاییکردنەوەی ئەم ڕەوتە بەبێ ئەوەی تێبگا بەبێ ئەوەی بزانن
نەتیجەکانی چییە؟ لاسایکردنی ئەمڕۆتە بە جۆرێک لە شۆڕشتێکە من حوتم لێرە و کاتە مناڵبین لە ڕاستیە بیرم نییە لەو کاتەشا کە چۆن جنێ و بە شێخ مەحموودی نەمرەدرا ئەو کاتەش کاتێک کۆمەڵی ڕەنجدەران دروست ببوو وەکو ڕەوتێکی تازە خۆ نوێ خواز کۆمەڵی مارکسی لینینی هەموو ڕەوتێک کە بوونی نەتەوەی و دینی لێ بهاتە بەزەنان خولە قۆبچە چەند ڕۆمان بیست و خۆبن تۆ ئەم پیاوانە بیریان هەیە ئەمە پێ ئەوترێ یعنی بێڕێزکردنی هەموو ڕەمزێک بریتە لە دەرکەوتنی ئەم ڕەوتە توندڕەوە چەپە دژەنەتەوەیە هەر ڕۆژەی هەر سەردەمەی لە شکلێکە لە شەیپێکە لە ستایلێکە خۆی ئەنوێنە ئەمڕۆ دژی ئەم دژەنەتەوەیە چۆن بەر بەم شەپۆلە بگیرێت ئێمە لە ڕاستیە طبعا من نامەوێت نە پارتی نەیەکێتی نەخۆمان تەوریە بکەین بەڕاستی ئەو نمونە ناشرینەی پارتی یەکێتی پیشانیان ناوە لە ڕەمزی نەتەوەیە لە خەباتی نەتەوەیمان ئەتوانین بڵین خەڵکی وا لێ کردو بێ ئومێد بێ ئەمە لەلایەک هۆکارە بابەتێکە کەس ناکەی بێ ئومێدی شتێکە و زمانی سوکایەتیکردن و سیرکردن شتێکی دیکەیان بێ ئومێدیەکەیە ئەمە دروست تۆ کاتێک کە بێ ئومێدە بێ ئەو هەستە نەتەوەیە یا ئەو فەخرکردن بەخۆتەوە نەبێ ئەو کاتە ئەیش ئەماڵی من یەک نمونەت بۆ دێن بۆ هەموو کورد بما فيهم واز لە پەکەکە و گۆڕان بێن دژانەتەوە قساکەن قوبوڵمە دژینەتەوە منیش یەک عەرەبم بۆ بێنەوە کو تۆ قسە بکە هەموویم قوبوڵە یەک عەرەبم بۆ بێنە تۆ بڵێ تف لە کوڕێژ بڵێ تف لە عەرەب تۆ بڵێ تف لە سونە ئیش بڵێ تف لە شیعە مستحیلە شتی وا ببینی 10 ساڵم لەناو عەرەبا بەسەر 10 ساڵ لە ژیانی گەنجێتیم و تا ئێستاش یەک عەرەبم بۆ بێ هەمویان خۆشەویست من برادەر من تا ئەو لەحزەی باسی نەتەوە ئاکرێ لەو لەحزەیە کە باسی نەتەوە ئاکرێ 10 ساڵە هاوڕێمە لە شەی داگیرکردنی موسڵە 1000 جنێی بە مەسعود بارزانی داوە لە بەرچاوی منە تاکو ئێخەیم گرت و خەریب لێم بێ بەشەر تۆ جنێو بە من ئیت مەسعود بارزانی لێرە منم کە من لە ژیانمە نەدەنگم داوە بە بارزانی و نەهیچ بەڕاستی باشە بابینە سەر کورد کەواتە کوردەکان لێرە ئێمە عەرەبیەکە و شتێکی سەیر کاکە نە ئەو لەسەر حەقە بۆ ئەو خاوەنی کەلتورێکی نەتەوەی 1400 ساڵەیە هەموو ڕێگەکانی منیشی هەڵکێشاوە ڕێگەکانی منیشی هەڵکێشاوە ڕێگی خۆی تێخستووە کابرا هەیە لێرە کە جۆر دەنگی بانگە بێ هەست بە فەخرەکە ئەڵێ لێرەش هەم بەڵام منێک کە ئەچمە ناو عەرەبەوە کابرا هەیە لێرە بە جزاشە سوورێتەوە یەک کوردم پێ بڵێ ناو عەرەبا بە ڕانگ و چەخەوە سوورێتەوە پێم پێت ئەڵێم ئێمە لە ڕێگە و هەڵکەنراوین ئێستاش ئەم گەنجە وا ئەزانێ لەم ڕۆژەیە من بۆ خۆم قسەی زۆرم پێوترێن مەسەن لە فەیسبووکە لە شوێنێکە لەسەر مەسەلە خۆشم بە نەتەوەی نازانم بەڵام خاوەنی نەتەوەیەکم خاوەنی قوارێ ئەبێ خاوەنی قوارەیە بم سەرڕای تێبینیەکانت تۆ سەرڕای تێبینیەکانت لە لای تۆ شۆک و ڕۆشنبیرێک هێڵی سوورت هەیە کە کۆمەڵێ بابەت هەیە دەستی بۆ نەبەی بۆ نمونە تۆ قەت پێشمەرگە تۆ لە قسەکان ئەدەکەم واز لە خۆم بێنێ پیاوێکی حەکیمی نەخوێن دەوار ئەم قسەی پێوتم ڕۆژێک لە ڕۆژان کە من قسەیەکم ڕخنەیەکم قسەیەکم بە کەسێک گوت لە کەسە ڕەمزەکانی ئەمڵاتوتی کوڕم قسە بە پیاوی گەورە مەڵێ خۆت بچووکە بیتەوە ئەگەر دوژمێشت بێت گرفتی ئێمە لەمەدایە ئێمە تا ئێستا ڕەمز نازانین چییە مەزەن لە ئاڵای کوردستانە من باسی ئاڵای نەتەوەی یەکەم کابراڵە تازە کاکسوران بۆ مەگەڕێتەوە بۆ سەردەمی عاتیفە کاچی بن ئەمە عاتیفە نییە ئەمە حەقیقەتێکە من هێلانەیەکم بە ئاسانی یا بە ئاسایشتیا بژیم تاکو ئەو قوارەیەم نەبێ بە ئاسایشتیا بژیم لە نەتەوەیە گرتوەکان نەنووسرە دەوڵەتی کوردستان لە هەموو لەحزەیەکان من خاوەنی ئەوەم یا شایستەی ئەوم لەلایەنی جنوبەوە یا لەلایەنی شیمالەوە جارێکتر ئەنفال بکرێمەوە وەکو چۆن کچە یەزیدیەکانمان بران ئاوا کچەکانی منیش ببرێنەوە جاییتر ترسی من ئەلێرەدا پیرۆزیەکان بخەرە لایشتری زۆر سپاس دەکەم مامۆستا فواد ڕۆژانە خۆمان لە فەیسبووک ئەیبینین لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئەیبینین لە وتار و گوتارەکانە ئەیبینین یعنی خەڵکەیە بۆ نمونە کاتێک وەصفی هێزی پێشمەرگەی کوردستانە کرێت بەو هێزە قارەمانە کە بە لە بری هەموو گیان شەڕی داعشەکات بە شتێکی یاساییە بینن بۆ نە سەرۆکی فەڕەنسا دێت دەڵێن شتێکی یاسایی هاتووە تورکیا دێت دەڵێن ئاسایە ئێران دێت دەڵێن ئاسایە ئەمریکا دێت بریتانیا دێت هۆڵندا دێت فەڕەنسا دێت ئەڵمانیا دێت هەموو ئەمانە ئاساییە بەڵام جاری وا هەیە کەسێکی زۆر زۆر بچکۆلەی ناو قۆنسوڵخانەکانی وڵاتانی دەرەوە سەردانەکە بێ بەمانشێت و سەردێڕ لای ئەوان و هەر ئەم کەسانە من ڕۆژانە ئەیان بینم بانگەشە بۆ سەدام و سەردەمی سەدامەکەن ئەڵێن ئەم سەردەمە سەردەمێکی زۆر زۆر ئاڵتۆنی بووە سەدام ئێستا هەبوایە وایە کرد یعنی لەسەر کۆی ئەمانە جەنابتان وەکو کەسێک
چی چۆن تێبینیتان چیە و چۆنتان بینی ئەوە بێ خوێنەوەیەکمان بۆ مێژوێکی زۆر نزیکە بێ باش لە شۆڕشی ئیلولەوە بەداخەوە کە ئینشقاق دروست بوو برینێ کەوتە ناو جەستەی کوردیەوە بە تایبەتی لێرە ئەوە هەندێک پەیام و کەلتوری لەگە خۆیان هێنا هەندێک ڕکلامی لەگە خۆیان هێنا کە بوو بەوەی ئینسان تاچی کورد دابەش بێ بەسەر دووبەرە بەڵێن ئەو کاتە پێیان وت مەلای و جەلانی بەڵێ تێگەی کاکە ئەمە بۆ خۆی وای لێ هات ئەو یەکێتی کووردە بەرەو شکستێکی هات و پشبەستن بە دوژمنان و داگیرکەرانی کورد حتا بە دانانی شتی ڕۆشنبیری بۆیان بە ڕۆژنامە بە گۆڤار بۆ ئەوەی ئەگەر بە چەکیش لەگەڵیانە کردیان با بە ئەدەبیاتیش بیکەن ئەم ئەدەبیاتە نەقل بوو بە دوای ڕاپەڕینیشەوە مەسا بینێک لە زروفی ڕاپەڕینەوە کاک عەتا باسی کرد کە ئاودیوکردنی ئەوانەش دەست پێ کرد و خەڵک تۆزێ برسێتی ڕووی تێکرد دروش بێ پیا بوو بەرە یعنی بەعز باشترە لە بەرە یعنی نییە ئەو کەلتورە ئەو لیانە ئەو زەنگە شتێکی خەشێکی تریشیە بوو بەڵێ من ئەوە ناڵێم یعنی دوا بە دوای ئەوە ئەو ئینشقاق و لەتبوونەوانە زیای کرد لە باتی کورد یەک بگرێ دوای ڕاپەڕین و ئێمە چوینە ژێر پرۆژەیەکەوە کە بە پێی قەراری 688 بۆ دروستبوونی نیوچەکیانێک کە دروست بوو وایە ئەو چوینە ئەوەی پەرلەمان دروست بوو لە 1992 و چوینە ئینتیخابە بەداخەوە شەڕێکی نەگریس ڕووی تێکردینەوە جارێککە مێژومان دووبارە کردەوە بە جەستەیەکی زۆر خێناویتر و بەڕاونان و بە کۆمەڵشتەوە باش ئەوە کە هاتە پێشەوە هەمیسانەوە جارێککە گەنجەکانمان ئەو نەوانەی کە هاتن کەنەوەی فەیسبوک و کەنەوەی ئینتەرنێت و ئەوانە وەکو لە هەسرەتاشا وتم نەتوانرا یعنی بەجێدی کاک عەتا و کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر و نەتەوەیی و ئەم لە ئەویستیان جۆرێک فۆرمۆلەیە دروستکەن بۆ ئەوەی خەڵک بیگیرسێتەوە لە خیتابێکی جوانە بەڵام بەداخەوە سیاسەتمەدارەکان ئەوانەی بەرژەوەندەکانیان لەوە بۆ ئەوانیان دەستیان بە سوڵتاگە لە هەموو حیزبەکانە تێگەی ئەوان بەخواستی نەتەوەی نازانی هەر یەکە و خۆی گەیانە لایەنێک ئەو گەنجانش کە پەروەردە بوون ئێستا من شتێکی مێژووی بچووگە ژێرمەوە وەختی خۆی سحوفیە هاتووەتە کوردستانەوە لە ماڵی فەقعالی جگەرەچی دایان ناوە لە 62 تقریبا پێرەوە کەوا سەڵتەیان لەبەر کردو عەبەد ئاغا بردوێتی بۆ ماوەت یەک تاق سحوفی کورد شانازی پێوەکە بگاتەوە یا لە ڕێی کاک مستەفا سلێمانەوە بە نامە بۆ مامۆستا جەمال نەبەز نێراوە کە دەموباسی کوردستان شۆڕشی کوردستان بگەێنێتە ئەوروپا یا نوێنەری بەرزانی بڵێن ئسمە شەریبوانلی بووە ئەوە بین کە ئەنجا خوێندکارانی کورد و ئانە کە دروست بوون و ئەوە بکەن سەر بنین بە ئەوروپا و خەڵک لێمان تێبگات و بزانین چۆنە بەڵام بەداخەوە لێرە ئەو گەنجانەی کە پەروەردە بوون بەسەلا ئەڵێ هاتنی فەرەنسۆ هۆڵاند یا جۆن ماکین یا جێیگانەر یا پێتەر گاڵبێس ئەمانە بە هەند وەرناگرن کاکە پێتەر هەڵگەز ئەگەر کاک دکتۆر بیری بیا کە عەتاش وازام لێ بوو لە 2005 پێنج شتی بە ئێمە وت لە یادی قازی مەحەمەدی نەمرا ئەڵێ کورد یەکگرتوو بێ کورد ڕۆشنبیرێکی گەورە و فراوانیە بێ سەرمایەکی گەورەی هەبێ جێشێکی بتە و جوانی هەبێ لەگەڵ دراوسەکانتانە باش بن و سەرش بنێن بە ئەوروپاوە ئەمە ئەگەر خوێندنەوەی بۆ بکەین زۆر شە دەگەیەنێ وتی ئێوە لە 2011 بەرەو سەربەخۆیی چن بەڵام خەڵکیان فێر کردووە نەخی لە سەربەخۆیی بووە ئێمە لە 2004 ئەو من ڕۆژنامەکەم پێ لە گرفانمایە مزارەیەکمان کرد لە 14 دوو بوو تێگەی کاکەوەگرد و زۆر خەڵک بەشداری کرد دژمان وەستانەوە دژمان سەربەخۆیی چی؟ باش ئەگەر کوردێک شۆڕشی بۆ سەربەخۆیی بۆ ئازادی نەکرد بێ لە دەست ئەو داگیرکەرانە بۆچی کردوێتی ئەوە لەبەر ئەوە ئەو نەوەی کێت ڕقی لەسێ لە فەرەنس ئۆڵاند وڵا هاتووە ئەمە بۆی بە انتخابات هەڵبژێریە یا هاتووە بۆ ئەوەی ئەژنەدەی خۆی کاکە من مەمنونی ینی قسە لەسەرەوە ئاکرێ ئەگەر ئیشیشیان بە کورد بێ خۆی بۆ خۆی من برادەرێکە قسەیەکرد وەڵای حەزمەکە عەگالێکی بۆ بنێرم بیکاتە سەری تێگەی چونکە بۆ هەچیستی مای نەتەوەیی هەیە تیان نەما بوو جاران مەسەلا بە خڵ نەتەوەیەکان ئەوت وەڵای ئێمە یەک پارچەمان بۆ ڕزگار ناکرێمانە داوای چوار پارچاکەن کاکە خۆ چوار پارچەکەمە قاچک نییە بەیەکەوە هەڵتۆقێ هەر چوار پارچەکە زۆر سپاس دەکەم دکتۆر ئۆگر هەر دیسانەوە وەکو تەواوکاریەک بۆ پرسیارەکەی مامۆستا سەراج یعنی دیسانەوە باس لەوە ئەکرێت کە ینی سەدام ئەکرێ بە پاڵەوان وتەی سەدام بڵاوەکرێتەوە ئایا ئەمە شتێکی خۆڕسک و هەڕەمەکیە
یان بە بەرنامەیش بوو ئەوە کرێ کە شتەکانی خۆمان بەکەم سیر بکەین و پێمان وا بێدەوانی تر پاڵەوان و ئەوانەی خۆشمان هەر هەمووی خەڵکی خائین و خراپ. وڵاگەر هاوکاریم بکەی ئەگەر بیرم چوو بیرم خەیتەوە با من جارێ قسێک لەسەر فەرمایشتەکانی مامۆستا و مامۆستا سۆران بکەم. مامۆستا سۆران لە دەوروبەری قسەکانە وتی من نەتەوەی نیم. ئەو وتنە تاوان خۆشەویستمە کاک سۆران و من چاوەڕێی داهاتوویەکی باشی لێکم چکە ئاگام لێکە سەرقاڵی توێژینەوەی لە بابەتێکا کە بۆ ئێمە زۆر گرنگە بەڵام سەرنج بە ئەوە شتێکی دەرونیە ئیتر دوای شتەکان بە دوایە چی ئەوترێ وایە ئێمەی کورد بە سەرکردەکانیشەوە هەر ئەسڵەن بەلایەوە خەشمەکە ئەگەر بڵێ خەوشە ئەگەر بڵێ ئەمە نەتەوەییە ئەوە یەکێکە لە بەڵاگەورەکان بۆ گوتم فەڕەنسیەک ئەڵمانێک ئینگلیزێک ئەمانە نەتەوەیین بە کردار ئێمە تەنانەت بە دەمیش ئەوەنین کاگعتا فەرمووی ئێمە چۆن بڵێ هەر هەستێکی ساکار بوو هەر هەمووی بەرتەک بووە من تا ڕادەیەک لەگەڵیام نەک بە کولی نەک بە گشتی بۆ چونکە ڕووسەکان ئەڵێن ئەگەر پێشەنگی بیری نەتەوەی هەبێ لە جیهانە ئەوە ئەحمەی خانیە کاکی برازانی ئەحمەی خانی ئەڵێ چی ئەحمەی خانی ئەڵێ کە کاتێک کوردەوە وەزعێتی ئەڵێ ئەوە عیبەکە بۆ خوێنەوار و مەلاو شاعیر ناگەڕێتەوە ئەوە بۆ میرەکان نەگەڕێتەوە منی ژواڵێم و ئێستا ژوایە بۆ ئەو ئاوەیە کە ئەگەر ڕێم بێ قسەکانم تاوکەم کاکە هەموو شتێک پەروەردەکردنی خۆی هەیە سەرنج بۆ وڵاتێکی وەکو سوید ڕەنگە لە ئەوروپایە لە ئەسکەندناڤیایە و پێشەنگە وڵاتێکی پێشەنگە لە بەڵام مناڵێکی ئەوان لە باڵکۆنەکەیە ئاڵای وڵاتەکەی هەڵەواسێ ئەمە زانی لە کوای لەکەن کە ئەم مناڵە ئەوەی تیا دروست بێ ئەمە لە باخچەی ساوایانەوە فێریەکەن دوجار لە خوێندنەکانە قسەکانی خۆتە بیر نەچێتەوە هاوڕێیەک باسی کردوتی دوو ئاڵان بە سیارەکەمە هەڵواسی بوو لەسەر جادە و هام لێ کراوە لە حەڤەی 12 بەڵێ بۆ چونکە ئێستا وای لێ هاتووە کاکە ئێستا تۆ ئەم حیزبانە کامیان باسی شتێ بکا بە باشی ئەوەکەی تر ئەچێ ئەوە بە خراپی باسەکە من لەو وێنا نمونەیەکم لە یەکێک لە تەلەڤیزیۆنەکانە بخوا لە بیرم نییە کامیان بۆ ڕەنگە جەماعەت دەگەر بینی بێتیان کاتی خۆی لیژنەکەی عوسبەی کۆمەڵی گەلانیەنە ئاکرێ لە سەرخێڵێکە پرسن کاکە تۆ لەگەڵ چیە لەگەڵ ئەوای کە بچیتە پاڵ عێراق یا تورکیا ئەڵێ تۆ پێم بڵێ خێڵی فلانی چیوت ئەڵێ کاکە من لە تۆ پرسم ئەڵێ نا ئاخر تۆ پێم بڵێ ئەوتی ئەڵێ بۆ مەبەستە چییە ئەڵێ ئەو هەر کامی چێنی توێ من ئەوەکەی تڕڵێم کەواتە هەموو شتێک پەروەردەکردنی هەیە کاکە تۆ حزب کادری خۆی ئەبێ پەروەردە بکە بەڵام ئەبێ شتێکە بێ قۆناغ بێ شتێکە بێ استراتیژ بێ ینی شتێکە بێەوە ئامانجە باڵاکە بێ ئەبێ حکوومەت داینێ ئەگەر حزب ڕەنگە لە مەسلحەتی خۆیش سەرنج بە آخر بۆ چونکە حیزبی ئێمە حیزبە لە پێناوی حیزبان نەک حیزبە لە پێناوی نەتەوە ئێستا فرانسۆ ئۆڵان دەڵێ چی ئەڵێ من خۆمەڵ نابژێرم لە پێناوی نەتەوەکەمە کاتی خۆی ئەم پیاوەی تر سارکۆزی بڕیارێک دەرەکە نازە مەسایلی باجوشتی وایە پێڵێن ئەمە وا کاکە هەڵ نەبژێری ئەم جارە ئەڵە جام نەمێ خزمەتی وڵاتەکەم بکەم هەڵبژاردنی من چییە ئایا تۆ ئەمە هەیە ئەم نەوە سەرکردیت هەیە ئێمە بەداخەوە یاڵێن سەرنج بە کاکە با من شتێک پێ بڵێم ئەم سەرکردانەی ئێمە کە کاتێک قسە لەگەڵ ڕۆژنامەنووسێکی بیانیە ئەکەن لەسەر مستەوای جیهانی ئەزانی من لە ماڵەوە دڵمە لەرزیە لە مێسا فەلتەیە نەیە بەدەسەوە ئەزانی بۆ چونکە خۆی قسەکە لە مێشکی خۆیەوە بەڵام سەرکردی وڵاتان چۆنە من لە یادمە بە بۆشی کوڕیان و دوتیان تۆ کابرایەکی وەکو کابرایەک لە کۆمپانیایەک وەکو کاوبۆیەک هیچ کردو تۆ چۆنە بێ سەرۆکی ئەمریکا تۆ لەو شتانە شوزانی لە سیاست وڵات تۆ ڕاستەکەی من واژیاوم وتی ئەی چۆن وتی من بۆ هەموو شتێک ڕایشکاری خۆمە بێ ئایا ئێمە سەرواکرێت کە لێرە ڕایشکاری بەس گوێن لێ ناگرێت کاکە گوێ لێ ناگرێت تۆ گوێ لێ ناگرێت تۆ ئێمە زانکۆمان هەیە بەڵام زانکۆ ئایا بەرنامەیەکی نەتەوەیی هەیە بۆ کارکردنی ئەو ئایا لە دەستی ئەوانایە زانکۆ هەیەی و گوێ لێ ناگیریان هەر نیەتی زانکۆی حیزبە کاکە ئێمە بۆ خۆمان بخەڵەتێنین زۆر سپاس ئەو کاتێک کە زانکۆی کورد بوو مەبەستم لە قۆناغی یەکەمی زانکۆی سلێمانیە ئەوە بوو دراوسەکانی لێ ترسان خۆ من باسم کرد بەڵام ئێستا لی ناترسن لەبەرچی من نمونەیەکە پێ بڵم کاکە ئەگەر بوارم سپاس دەکەم خۆشەویستێکی ئەم دەوڵەتانی دەوروبەر
کە ئاوی ئێمە ئەخواتەوە لە سایی ئێمە ئاپارێزرێ بڵاوی کردەوە کە ئەڵێ کورد نەتەوە نییە و زمانی نییە. ئەگەر ئێمە زانکۆمان هەبووە ئەبواە دەیان هەزار خوێنکار بچوونە هەر دانیشتنایە هەر ڕێیان لێ بگرتیان بەس بە دانیشتن. ئەمانەوێ ئەو وڵاتە خۆشەویستی دراوسێمان ئەم کەسە بکێشێتەوە و چۆن بڵێ پۆزیشمان بۆ بێنێتەوە. کەسێک نەیوت کاکە چەند وتار نووسرا بە چاوی تۆ وتارێکمان نووسی نردمان بڵاو نەکرایەوە دوای لە حیزبێکی تریانە بڵاو کرایەوە زانی لەبەرچی لەبەرەوەی لێرەوە چوو بۆ جینا ڕەنگە ئەوانش لێ بۆە بڵاو ناکرایەوە. کاکە من نامەیەکی کراوەم حەزەکەم لێرەوە بێڵم بەڵکو بگات نامەیەکی کراوەم بۆ کاک مەسعود نووسی زۆر دڵسۆزانە یەک پەڕەی تەواوی ڕۆژنامە ناردم بۆ هەولێر کاکەیەک لێ وتی بخوا ئێمە بڵاو ناکەینەوە هەر ئەو شەوەی کە پیان وتم خۆشەویستێ پێی وتم کاکە بڵاوی ناکەنەوە یان بە ئاوێنە هیوادارم کە ئێستا BBC و بیخوێنێتەوە بزانم هیواداری نێمەش مامۆستا عەتا دیسانەوە دێمە سەر و پرسیارە یعنی زۆر جار قسە لەسەرەوە کرێوتری ئەم هەموو وڵاتە پێش بەرنامەکەش گفتوگۆیەکی بچووکمان کرد ینی ئەوترێت لە هەولێرەوە لە هەرێمی کوردستانەوە پڕجوڵەترین پێگە و جێگە و وڵات و شاری ینی خۆڕەڵاتی ناوەڕاستە باس لەواکرێ ئەم کە ئەمریکایەت کە ئەڵمانیایەت کە ئیتالیایەت کە فەڕەنسایەت کە تورکایەت کە ئێرانیت کە ئوردنیەت قرارە لەم ئەمڕۆ بەیانی بێن ئیشیان پێمانە ئایا خۆی ئەمە بۆ خۆی گرنگ نییە کەوان ئیشیان پێمانەوە ئەم ئیشە ئێمە بێت چۆن استیغلالی بکەین و سوودی خۆی لە ڕاستیە ئەو بارودۆخی کە لە دوای هاتنی داعش لە ناوچەکە دروست بوو بایەخێکی گەورەی بۆ هەولێر دروست کرد هەولێر نزیکترین شوێن لە شەڕەوە و کوردیش وەکو هێزی پێشمەرگە بەو خەباتە نەفساوی خۆی کە دەوری کاریگەری بینیوە بێگومان لە دژایەتیکردن و لە خەبات و لە شەڕکردن دژی داعش ئەم زەمینەیە دروست بووە. خەڵک دێت مەسەلەن هەر کەسێک هەر وەزیری بەرگریەکی هەر وڵاتێک ڕێز وزەرای هەر وڵاتێک وەزیری دەرەوەی هەر وڵاتێک قۆنسول هەرچی دێتە بچێتە هەر پایتەختێکی دنیا بێگومان ئەوە پەیوەندیەکی ئەبێ هاوسەنگ دروست بێ. خەڵک کە دێتە ئێرە ئیشی بە کورد هەیە باسی ئەوش بکەین کە زۆرێک باسی وەکرێکە لەبەر شەڕی داعش ئیشیان بە کورد هەیە بەڵام ئەمە ڕەنگە تا ڕوویەکی تەواوی ئەمە ڕاستە بەڵام کورد ئەگەر بێت و لە ڕووی من جاری کەش ئەگەڕێمەوە بۆ چوونەکەی پێشتری خۆمەگەل لە ڕووی هوشیاری نەتەوەیەوە پێگەشت بێگەرخاوەنی استراتیژی نەتەوەی بێگەرخاوەنی پرۆژەی نەتەوەی بێ ئەتوانێت لەم پەیوەندیانە سوودی گەورە بەدەست بێنێ لە پێناوی بەرژەوەندی نەتەوەی خۆیان کە کاتێک مەسەلەن سەرۆکی فەڕەنسا دێت یاخود وەزیری دەرەوەی هەر وڵاتێکی ئەوروپی سێ وەزیر پێکەوە دێنە ئەوێ یان ڕێزوەرای تورکیا دێ هەر کەسێکی کە بێ بێگومان سیاست دڵداری نییە بە کوێران و بە ڕۆمانسیانە خەڵک یەکتری خۆش بێ سیاست بریتە لە بەرژەوەندی خەڵک دێ ئیشی بە توێ تۆش بەقەت ئەوەی کە لێزان بە تاکتیک بکە بەرنامەت هەبێ پرۆژەت هەبێ ڕەنگە تۆ نەتوانی لەبەرەوەی کوردە تا دەوڵەتکەم ببینرێن مامۆستا خۆی هەڵەیە کە بە بچووک سەیری ئەمانە بکەیت بەڵکو بە پێچەوانەوە هەڵە ئەوەیە کە تۆ بە بچووک سەیری بکەی و هەڵە ئەوەیە کە خۆت ئامادە نەکەی بۆ ئەوەی سوود لەم پەیوەندیانە وەربگری بۆ نمونە سەیریەوەکە بۆ نمونە ئێستا ئێمە بینیمانە هەندێک خەڵک لە کاتی ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2023 هاتوونەتە عێراق لە جۆری زەڵمای خەلیلزاد و کەسانێکی کە ڕەنگە بەرژەوەندی تایبەتیشیان هەبێت لە کوردستانە بەڵام دیسان تۆ توانی لە میانەی ئەو بەرژەوەندی تایبەتیانەوە جێپێک بۆ خۆت بکەیتەوە کە بتانی پێکت هەبێت لە ناو سیاسەتی نێودەوڵەتیە هەنگاوێ بچیتە پێشەوە ئەگەر ئەم جملە بۆیە من پێم وایە بەڕاستیەکەی ئەوە بۆچوونێکی زۆر تەسکە کە نەتوانی سوود لە بەرژەوەندەکانی وەرگری من جملەیەکی زۆر سادەی ئەواڵم لە کاتێکا محەممەدی خاتەمی کە سەرۆک کۆماری ئێران بوو ئەو کاتێ منزەن جۆرێک لە کرانەوە بوو کە هاتە بانە محەممەدی خاتەمی لەوێ وتارێکیدا لە وتارەکەی ئاڵێ ئێمە لە سیاسەتە ئەگەرچی ئەوە لە دینە مەمنوعە بەڵام دەسەبین بۆ دەستی شەیتان لە پێناوی بەرژەوەندەکانی ئێرانە کەواتە بۆ کوردیش بەڕاستیەکەی ئەگەر بتوانێت مامۆستا سۆران دوا پرسیارم لە جەنابتان مەترسیەکانی کاڵبوونەوەی هزر و بیری نەتەوەیی و بەکەم سیرکردنی ئەم شتانە چییە لەناو کۆمەڵگە بۆ سەرداهاتووی کوردستان هەر پرسیارەکە گەڕێتەوە بۆ قسەکەی مامۆستا لە ڕاستیە من وەک ئایدۆلۆژی نەتەوەی نیم بەمعنای ئەوەی وا نازانم کورد لە هەموو نەتەوەیەک ڕیسیزم نیم بە کوردی ئێمە نەتەوەی خۆت لە پێش هەموو کەسەوە خۆش بێگومان و دەتەوێت خاوەنی قوارەیەکی سیاسی خۆت بیت و بە ئازادی بژی ئەمە شتی تا ئێرە ئاساییت لە دوای ئەوە ئیمانم بەوەنێ کە من شتێک بم زۆر مهمتر بم لە خەڵکی تر شتێکی طبیعیە بەڕاستی ئەم جار ئەم کاڵبوونەوەی کە جەنابەت باسیەکەی پێش ئەوەی کە
بێ نرخکردنی سەردانەکان بێ نرخکردنی بە نێودەوڵەتی بوونی مەسلەی کورد بێ نرخکردنی هەموو هەنگاوێک کە بچ پێشمەرگە ئێنە ئەمان لە ڕاستە بەشێکی تاکو بەشێک ئاساییە ئەو بەشە ئاساییە بریتێ لە ڕکابەری حیزبی باشە مەترسی چیە؟ مەترسێکە لێرە ئەمەیە تۆ کاتێک کە ئەم بیرەنەتەوەیە ئەم بڵێن خۆت ئەەکەیت بە دوژمنی خۆت بە ئاسانی هەموو سنوورەکان کاڵ ئەەکەیتەوە بۆی دوژمنەکەت زۆر بە ئاسانی جارێکی تر پارچە پارچەت بکاتەوە هەموو بڕغۆکان بکاتەوە هەڵت دۆشێنت بتکاتەوە بە کائینێکی نانەتەوەی کائینێک کە هیچ ئینتیمایەکی نیە کاتێش کە تۆ هیچ ئینتیمایەکت نەما بۆ نەتەوە کاتێک هیچ ئینتیمایەک نەما ئەبێتە شتێک کە هەموو کەس ئەتوانێت زۆر بە ئاسانی پەرش و بڵاو بکاتەوە بەم دنیا زۆر سپاس کاتم تاوە بۆ دکتۆریان بەڵێ زۆر بە کورتی بێت زۆر بە کورتی زۆر بە کورتی هەڵەیەکی زۆر گەورە لە کووردا هەیە ئەویش ئەوەیە دوو زاراوە تێکەڵەکرێت ڕەگەسپەرسێتی ئەوەیە ڕاسیزمە بەڵام نەتەوەیی بوون ئەوە نییە چکە سەرنج بە کوردێک نییە کە بڵێ من لە خەڵکی بەڵێ سپاس بۆ مامۆستا سۆران سێوکانی سپاس بۆ مامۆستا عتا قەرەداغی سپاس بۆ دکتۆر هۆگر مەحموود سپاس بۆ مامۆستا فوئاد سەڕاج ئەرکتان کێشە بینەرانی ئەزیز زۆر سپاسی ئێوەکەم ڕێزی یادگار فایق و تەواوی و ستاف ئەزیزە قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێن ئینشاڵڵا